نابێ ئێمە سیاسەتی دەرەوەمان سیاسەتی ئەقلیمیمان شتێک بێ پێچەوانەی سیاسەتی گشتی عێراق بێت. تەنها دەوڵەت کە تەنها دەسەڵات کە ئەتراف بە کورد بکە بە دەستور هەندێک مافی گەرنتی کرابێ عێراق. سڵاو ڕێز بەخێر بێن بەنسبەت ئەو کێشانەی کە لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و دەوڵەتی ئیسرائیلدا هەیە. بە بڕوای من کێشەکان هەمە جۆرن، بەڵام سەرەکیترین کێشە ململانەیە لە بینی دوو سیستەمی جیهانیە. سیستەمی یەکەم ئیسرائیلە کە نوێنەرایەتی سەرمایەداری جیهانەکات. ئەتوانین بڵی ئیسرائیل لە ناوچەکەدا نوێنەری ئەو سیستەمەکە کە ئەمریکا و بەریتانیا و وڵاتە سەرمایەدارەکانی کە ڕابەرایەتی ئەەکەن. لە هەمان کاتدا کۆماری ئیسلامی ئێرانیش لە ساڵی 79 کە دروست بووە تا ئێستا یەکێک لەو وڵاتانەیە کە سیاسەتێکی تایبەتی هەیە، ئەوێ مل بۆ سیاسەتی ئەمریکا و ئەوروپا و وڵاتانی سەرمایەداری یان وڵاتانی ڕۆژاوایی نەدا بۆ خۆی خاوێنی بیرروباوەڕێکی تایبەتە بە ڕۆژوڵاتی ناوەڕاستەوە کە ئاین داینەمۆی ئەو سیستەمەیە، یان بە تایبەتی مەزهەبی شیعی خۆیان داینەمۆی ئەو سیستەمەیە. لەو کاتەوە کە کۆماری ئیسلامی دروست بووە تا ئێستا احترافی بە ئیسرائیل نەکردووە. زۆربەی وڵاتە عەرەبەکان کە پێشتر لەسەر ئەساسی ململانەی نەتەوەیی بەرەنگاری سیاسەتی ئیسرائیلیان نەکرد، وردە وردە زۆربەیان ئێستا احترافیان بە ئیسرائیل کردووە و هەوڵی دروستکردنی پەیوەندی دیبلۆماسی و سیاسی و هەتا بلۆکبەندی ئەدەن لەگەڵیان. بەڵام ئێران لەگەڵ ئەو هێزولایەنانەی کە لەگەڵیان چێ وەکو وڵاتێکی وەکو یەمەن، وەکو عێراق، وەکو سووریا، ئەمانە توانین بڵێن شتێکیان دروست کردو وەکو بەرەی مقاومەت. ئەمە بەرەنگاری سیاسەتی ئیسرائیلەکەنەوە ناوچەکە و زۆربەی کاتیش دژایەتیەکەن و هەوڵی لە ناوبردنیشیەدەن. ئەساسی ململانەکە ئێرەیە. جا لێرە چی دروست دەبێ؟ قەزیە فەلەستینی هەیە، ئێران باش توانێتی ئیشی لەسەر بکە لە ڕێگەی فەلەستینیەکانەوە، لە لوبنان لە ڕێگەی حیزبڵڵاوە، لە یەمەن لە ڕێگەی حوسیەکانەوە، تا کۆتایی ئەمە بەرەیەکیان دروست کردووە دژی ئیسرائیل. لە هەمان کاتا ئیسرائیلیش وڵاتە گەورەکان لە پشتیدی. شەڕەکەی حەماس کە 7 ئۆکتۆبەر بوو، دوایەوە ئەو ئامادەکاریانەی کە ئەمریکا کردی بۆ پشتیوانی ئیسرائیل، و دوێنێش بینیمان کاتێک کە ئێران بردومانی ئیسرائیلی کرد، ئەمریکا و فەڕەنسا و وڵاتەکانی کە هاوکاری ئیسرائیلیان کرد. لەبەرەوە لێرەدا مەسەلەکە یان بڵێن کێشەکە سڕاعەکە لە نێوان ئیسرائیل و لە نێوان ئێرانە سڕاعێکی نێودەوڵەتی ناوچەییە، پەیوەندی بە عەقیدەی سیاسیەوە هەیە، پەیوەندی بە سیستەمی سیاسیەوە هەیە. ئەم کێشانە ئەمێنن تا ئەو کاتەی ئێران گۆڕانکایی لە سیاسەتیا بکە. ئەبێ ئێران لە ڕووی پەیوەندیەکانی دەرەوە هەندێک نەرمی بنوێنێ و لە ئیسرائیل نزیک بێتەوە و اعتراف بە ئیسرائیل بکە. ئەو کاتە سڕاعەکە نامێنەیە کەمە بێتەوە. ئەگەر بەو شێوەیە نەبێت سڕاع بەردەوامە بێت لە نێوان ئیسرائیل و لە نێوان ئێران و هاوپەیمانەکانیان ئەوانەی لەگەڵیان. هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق. من ڕەئیم وایە پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان جووت بن لەگەڵ پەیوەندیەکانی دەرەوەی عێراق. چکە ئێمە بەشێکین لە عێراق، لە هەموو وڵاتێکیشا کە سیستەمی فیدراڵی پێڕەوە کرێ، پەیوەندیەکانی دەرەوە بەرگری لەگەڵ دارایی مەرکەزیانی شتەکە زۆرینەی لای مەرکەزە و زۆربەی لای ناوەندە، لای لە بەغایە. نابێ ئێمە سیاسەتی دەرەوەمان سیاسەتی ئەقلیمیمان شتێک بێ پێچەوانەی سیاسەتی گشتی عێراق بێت. ئەمڕۆ بۆ خۆمان نەزانین ئەو پێگاتەیە کە لە عێراقا حاکمە پێگاتەی شیعەکانە، شیعەکانیش نزیکن لە ئێرانەوە لە ڕووی ئایدۆلۆژی و لە ڕووی سیاسەتی گشتیەوە، پشتیوانی لە شەڕەکەی باڵێن حەمازەکەن، دژی ئیسرائیلن. نابێ ئێمە حاڵەتێک دروستکەین ئێمە لەگەڵ ئیسرائیلانین و دژی غەزەین و دژی فەڵەستینەکانین و ئەو کاتە ئەبێ بڵێن دژی عێراقیشین، دژی ئێرانیشین.
کە دژی عێراق بووین ئیتر دیسان مافەکانی خۆمان یعنی والیەکەین بیان خێنە مەترسیەوە. لە ڕابردووە شتی وامان کردووە، لە ڕابردووە کورد لە باتیەوەی باشە لە باتیەوەی لە سیاسەتی خارجیە لەگەڵ عێراقا بێ بە پێچەوانەوە هەموو کاتێ دژی عێراق بووە. ئەم جارە ئەم عێراقە نوێیە تازەیە، عێراق کورد دەوری زۆری هەبوو لە ئاواکردنەوەیدا، نابێت سیاسەتێک بکەین کە دژی عێراق بێت. ئەو کاتە ئێمە گەر سیاسەتێکمان نەکرد دژی عێراق بێ ئەتوانین خۆمان بپارێزین، هیچ کێشەیەک بۆ کورد دروست نەبێت لە هەرێمی کوردستانە. من ڕێیم وایە کورد لە هەرێمی کوردستانە یەکگرتوو بێت، یەک سیاسەتی هەبێ، سیاسەتە خارجیەکەشی دژی سیاسەتی خارجی عێراق نەبێت. ئەمانە خاڵێکی گرنگن. من ڕێیم وایە کورد دژی بڕیارەکانی عێراق هیچ شتێک نەکە. ئێمە لە ڕۆژوڵاتی ناوەڕاستە کوردستان دابەژۆ بەسەر 4 وڵاتە، تەنها دەوڵەت کە تەنها دەسەڵات کە ئاعتراف بە کورد بکە بە دەستور هەندێک مافی گەرنتی کرابێ عێراق. لەبەرو ئێمە نابێ شتێ بکەین لەبەر خاتری فڵان وڵات و فیسار وڵات دژی عێراق بێ، دژی دۆستەکانی عێراقیش بێ. بە شێوەیەکی گشتی ئێمە وەکو هەرێمی کوردستان لەگەڵ عێراقا بین، عێراق بەرەو هەر ئاراستەیەک ڕۆیشت ئێمە لەگەڵ یابین. ئەگەر دژی عێراق بین گەورەترین زەرەرم ئەکەین، ئەگەر لەگەڵ عێراقا بین زەرەر ناکەین. و خەباتی سیاسیش هەیە، خەباتی دیبلۆماسیش هەیە و خاڵێکی تر زۆر گرنگە. ئێمە خۆمان شەڕمان دیوە، ماڵوێرانی زۆرمان دیوە وەکو کورد، لەوە هی دەوڵەتی عێراق دامەزراوە، لە دوای ئەتوانم بڵێم ڕووخانی سەدامەوە ئێمە تۆزێ ئاشتی و جێگیری سیاسی میوانی وڵاتەکەمان بووە، ئەگینا پێشتر هەر دەربەدەری و ئەمانە بووە. لەبەرەوە ئەو پەڕی هەوڵ بدەین، ئەو پەڕی هەوڵ بدەین کە شەڕ و ئاژاوە لە هەرێمی کوردستان و لە عێراقا دروست نەبێ و ئەو شەڕی کە لە نێوان ئێران و ئیسرائیلدا هەیە بە توانای خۆمان چیمان لە توانادا هەیە کارێ بکەین کە ئەو شەڕە فراوان نەبێ بۆ ئەوەی ناوچی ڕۆژوڵاتی ناوەڕاست نەگرێتەوە. ئێران و ئیسرائیل و سووریا و عێراق و ئەوانە هەمووی پێوەی ئەسووتیان ئەگەر شەڕەکە گەورە ببێ. سوپاسدانەکەم.